ئێستا من لە سەر ڕێگای کەزدەزان هەولێرم وا دیارە کەمێک پێش ئێستا لێرە ئۆتۆمبیلێکی زۆری ئۆپڵ بۆ کارێکی نادیار ئاگری تێبەر بوو ئەوەی کا دەبینن دیمەنی ئۆتۆمبیلەکەی کە بە تەواوەتی سوتاوە. ئێستا من هەوڵ دەدەم قسە لەگەڵ خاوەنی ئۆتۆمبیلەکە بکەم بۆ ئەوەی کە بزانم هۆکاری سوتانی ئۆتۆمبیلەکەی چییە. بەڕێزم دواناخۆشت بێ ئینشاڵڵا بەڕایەکی گەورەتری جێڕاوەتەوە. ئەگەر باسی ساتی ئاگری ئەو ساتەمەکەی کە ئۆتۆمبیلەکە ئاگری کرد چۆن بوو بۆچی ئاگری کرد؟ نارم هۆکارەکەی بنزین بوو لێگرا ئاب بنزین لە ژۆرە ئاگرە چ تاو هات لە ژۆرێ ئەوەندە پێکرا بەس خۆم تێردامن هیچ کە پێ نەکرد. کەی بنزین تێکرد؟ هەر چارەگە 20 دقیقە دەبی تێم کردیە هەر ڕۆیشتم ڕە ئاگری کرد کە لە بەنزخانە کاتی دەرەوە ڕێک سیارەکەت ئاگری هاتمە دەرە چارەگە 20 دقیقە دەبی ڕۆیشتمە لە بەنزخانەکە ڕاست سارم ئاگری کرد. باشە ئەوانەی کە ئۆتۆمبیلەکان کوژاندەوە هاوڵاتی ئاسایی بوون یاخود بەرگری شارستانی؟ هاوڵاتی ئاسایی بوون خوا خێر هەموو لای چنووسی بەهانە ماتنە سە جادێ هەر ئەمنیان دیت سار بوویتە ئاگر بەهاری خۆبات مەسکۆ لە کۆنتڕۆل دەرچوو شتەکە هەری قات کوژاندیەوە. گرنگەوەی خۆت سەلامەت بی دووبارە دواناخۆشت بێ ئینشاءڵڵا. بەڵێ ئەوەی گوێبیستی بوون وتەی خاوەنی ئۆتۆمبیلەکە بوو کە بەخۆی دەڵێت دوای ئەوەی کە بنزینی تێکردووە ئۆتۆمبیلەکەی سوتاوە و دوای ئەوەش کە ئۆتۆمبیلەکە سوتا و لەلایەن هاوڵاتیان و دواتر بەرگری شارستانی کوژایەوە چەند گەزێک کەستان لێرە کۆمەچیان بۆ خاوەنی ئۆتۆمبیلەکە کۆ کردەوە و ئێستاش ئەوە دەبینن هاوڵاتیان ئۆتۆمبیلەکانیان دەوەستێنن کۆمەک و هاوکاری بۆ ئەو خاوەن ئۆتۆمبیلە کۆ دەکەنەوە.